لپارلمانا فدرالیا آلمانیا البرلینه برپرسا پیوندین دربه لروج آوای کرسانه ایلهام احمد و فرماندارا گشتیا یپجه رولات عفرین لگل جیگر سروک پارلمان آلمانیا و اجمارک پارلمانتران هفدیتن پیکانین لگل وان جویان ده جوینه ده بحث روش داویه روج آوای کرسانه و دور پیچه لسر کوبانی کرن ایلهام احمد جرو داوی را گوت او دخوازن کمیته که ناف دولتی به آوا کرن که چافدیری جی کرنا ریکفتنا 29 چله بکه که حکومت سوری را هاتو به امضا کرن هر وها گوت دانینا ریوبره نو جبو کوبانه جالی شامه و نای قبول کرن إلهام خان إيوا برسياركم هي إذا قام داس نشان كراو بو كوباني كخلق كوبانينيا سبب أوبوزيسيون وحكومة سوريا دياري كر إيوا رازين بوا نا دبي وهانا به ناقي مقام ونجي برسيار مديرية الهرمي هنا يعني أو بخو جر لجور قانوني خو بمشن مثلا قانون السدو حفت حكمكي ريفبرنا كهرمي اعترافي بيدك فرمي وان بخوخ افيا بفيشي وزي قبول كرنا لي فيارت كرنو جارك دي مركزيني زيكبون افيا وي بخرا الوزيه كي نو بينج بويا النار شوازه كبي قبول كرنا پیامنیرا ما آلا شالی جبرلینی لگلمنک و هف پیوین لگل ایلام احمد چیکر بو آلا بخیر هاتی من دیت شوپاند با شوپاند سبجي او شاند لورد مينا اگر بمينا و لقال كي هبديتنا بيك بينا اجندا يا شاندا جروج افاي كرساني تشيا الا بله دل بخن سلاوت ليبي اوي جرينج اماجي بيبدم كامرو ببشداري همو فراكسيون كان جيكي سركي برلمان امرو يكبه كان بشاندكي روجاوي كرساني هوت بو ايما شرفه كإيوة لمالكي إيمان كإيوة لبرلماني فدرالي ألمانيا باسي ميجي فدرالي ألمانيا كر باسي فدرالي سيستم فدرالي كر لألمانيا دا أما جيكي خوش حالي بوك أوان زور بوردي جوان بو همو بو هردو جنا كردي آزاي سيمبولي آزاي تيو آشتي راقرت أوي جرينج أوي أماشي ببدم كاب امر چند کوبنی که گرینگیان انجام ده پاش پارلمانی فدرال چونه وزارتی گشت پیدان و هاوکاری مروی و پاشان بریاره بیان لگل وزارتی برپرسانی وزارت دره و کوبنو و تا روزانه چندین کوبنی گرینگیان هست بس پیش آماج با کوبنو کانیان بدم و باسی او بکم کل دوای او هف پیوینانه چی روی ده دمه تماشای او ویتی بکم کمن آمادم کدو لسر کوبنو کی شاندی روش آوا و هر وها لپارلمانی فدرال با پیکو ما شايفين دلبخن باشان دتوان ملامي بسيار كانتان بدمو. بله. پەرلەمانی فیدراڵی ئەڵمانیا دەرگاکانی بۆ شەندێکی باڵای باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کردەوە. ئیلام ئەحمەد و فەرماندا ڕوحڵات ئافرین لە نێو هۆڵەکانی بڕیاردا لە ئەڵمانیا باسییان لە داهاتوی سووریا و مەترسیەکانی سەرناوچەکە کرد. ئەڵمانیا دەیەوێت لە زاری ژنە سەرکردەکانی کوردەوە نەخشە ڕێگایەک بۆ پشتگیریکردنی ڕۆژئاوا و سەقامگیری ناوچەکە بدۆزێتەوە. darf die Region nicht alleine. نابه ام دست جوی نافچه بردن نابه ام پیشتا خوابدن نونرین ریوبریا خسر نابه ام دف جه بردن جه مخابنیه یکو حکومتا فدرال دناسکرنا وی یکی ده تک دیچه جالی یکی و دست آلیکاری جه سروک دمکی سوریا را درش دکه و سوزن بربچاوین دارایی دداوی لی دداخوازا پاراستنا ریوبریا خسر و پاراستنا پیک هاتین لنافچه ده تک دیچه کوریز لپاراستنا مافین کملتویان و نرین جدا بگرتن و هر وها از دبیجم پرنگیا اولی سوریه جهکی پرنگیا اولیه دوی اموان بپاریزم لە کۆبوونەوەکەدا کە ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان ئامادەی بوون بە وردی باس لە هەڕەشە بەردەوامەکانی پاشماوەکانی داعشکرا شاندە کوردەکە نیگەرانی خۆیان نیشاندا لە پشتگوێخستنی ڕۆڵی ژنان لە پرۆسە سیاسیەکانی سووریا و جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان حکوومەتی سووریا و هەسەدا هەر بۆیە داوایان کرد کۆمیتەیەکی نێودەوڵەتی بۆ چاودێریکردنی دۆخەکە و پاراستنی ناوچەکە پێک بهێنرێت. بيعوا قرن أبيا هلي ناف دولتي ده بشي وازكي دن شو باندنك جرا هي اللي زحمتي تدهنج بويا ما دا خاص كركو اف ميكانيزم بيعوا قرنج بوكو قاف بقاف حمي بشوبينه يعني خالن هنا مثلا د تشار سركدني عند بيمان يعني اتفاق ده
خالن گریدای شامینه یعنی تبلی بنا حکومتی هر وها تمثیلات دستور دای هر وها و گرا پنابرای مثلا خلق عفرینن هر وها دوریدن و سربس بردانا سیرایه وانا گاوین ایکو پیک هاتبن جیلی هندک پیک هاتنه درنگ پیک هاتنه قومسیونه که به مثلا وانا بشوپینه و بلکی زودترین وقت مثلا وان اتفاق گاف همی پیکور ئەندام پەرلەمانی ئەڵمانیا لە فراکسیۆنە جیاوازەکان هاوڕابوون کە سیستەمی فیدرالیزم تەنیا کلیلی چارەسەری قەیرانی سووریایە جەختیان لەوە کردەوە کە دەبێت مافی کەمینەکان و پێکهاتەکان لە دەستوری داهاتی وڵاتدا جێگر بکرێت بۆ ئەوەی سەقامگیری بۆ ناوچەکە بگەڕێتەوە. Das heißt nicht, dass man das aber Syrien 4 oder 5 teilen muss. Ev nayê wê watayê ku divê em Sûriyeyê li ser 4 û 5 beşan da beş bikin. Ez bawer dikim ku dikare Sûriyeyeke mezin hebe. Lê Sûriyeyeke ku rê bide serxwebûna herêmî, otonomî, çarenivîs û xwareveberiyê, bi kêmanî bi rêya hevkariyê. Ku divê ev yek pêka nebe. Bi dîtina min divê em giringiyê bidin vê yekê û bi eşkereyê bêjin bi bejdariya jinan û her wiha pirsa çawaniya raftarkirina li gel tawanin berê. Bi baweriya min تشت پر هدی دمشن از دزانم کو تنه هنکی زیادتر ساله که به سرکتنا اسد را در باز بویه دبکو ام گله کیوی نکن لید همان دمیدا دوی گاون دسپیک جی جنها و ورن آویتن جبرکو اگر نها چه نبن دی تجاری چه نبن پەیامی کۆتاییشان دەکە ڕوون بوو کاتی کارکردنی جدیە بۆ ناساندنی فەرمی مافەکانی کورد و پاراستنی ڕۆژئاوا لە هەر دەست درێژیەک. لێرە لە پەرلەمانی ئەڵمانیا کورتوانی پەیامێکی بەهێز بگەێنێت میوانداریکردنی فەرماندەیەکی پەژە و دیپلۆماتکارێکی باڵای وەک ئیلهام ئەحمەد نیشانەی گۆڕانکاریە لە دیدگای ئەوروپا بۆ دۆزی کورد لە سووریا ئاڵاشاڵی ڕووجا و بەلین بەڵێ دڵ بەخێن ئەم پەرلەمانی لە پشتی منەوەین پەرلەمانی فیدرالی ئەڵمانیا کە 630 ئەندام پەرلەمانی هەیە چەندین فراکسیۆن و زۆربەی زۆری فراکسیۆنەکان پشتیوانی لە کورد دەکەن پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان دەکەن پشتیوانی لەو سیستەمە جوانی کە ڕۆژئاوای کوردستان چەند ساڵە سربەخوانە بەڕێوەی دەبا ئەمە جێگەی شانازی بوو بۆ ئەمان بۆیە ئەماوتیان ئێمە فشارەکەنە سەر حکوومەتی ئەڵمانیا کە فشار بخات سەر حکوومەتی سووریا بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەوە لە هەمان کاتە بۆ ئەمان زۆر گرنگە کە لە دەستوردا مافی کورد لە دەستوردا دابین بکرێ و هەروەها مافی پێکاتەکان و ئەمان هەموو هەوڵێکەدەن کە فشار بخەن سەر حکوومەتی ئەڵمانی وڵاتانی ئەوروپا فشار بخەنە سەر حکوومەتی سووریا بۆ ئەوەی کە ڕێگە بدەن بە سیستەمی فیدرالیزم ڕێگە بدەن بەڕێوەبەری بە چۆنی ناوەنێ ناو بنێ وەکو چۆن بەڕێز مەزلوم عەبدی بە منیاوت وەکو چۆن باس لەوەکرا لە منشن باس لەوەکرا ئەماڵن چۆنی ناو بنێ بەڵام نابێ مافی کورد بفەوتێ لەبەر ئەوە ئەتوانم بڵم لە ئێستادا پشتیوانێکی زۆر لە ئەڵمانیا لە حکوومەتی ئەڵمانیا لە پەرلەمانی ئەڵمانیا بۆ ڕۆژئاوای کوردستان هەیە و هەروەها کۆبوونەوەکانی ئەم دوو خاتونە هەردووچیان شان دەکەی ڕۆژاوای کوردستان بەردەوام دەبێ بەیان و ئاماژەم پێدا لەگەڵ بەرپرسانی باڵای وەزارەت دەرەوە کۆ دەبنەوە پاشان بڕیارە لەگەڵ دیاسپۆرای کورد کۆ ببنەوە و چەندین کۆبوونەوەی دیکەیان دەبێت لە بەرلین لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە بەجیا لەگەڵ وەزارەتەکانی دیکە و بە تایبەتی ئەڵمانیا دەیەوێت پشتیوانی کورد بکات بۆیە سووریا و ئارامی و سەقامگیری بگەڕێتەوە بۆ سووریا چونکە زانیان ئەو بەڕێوەبردنی ڕۆژئاوا چ کاریگەریەکە لە چەند ساڵی ڕابردوودا مەترسی سەر هەڵدانی و داعش مەترسێکی بۆ سەر ئەوروپا ئەمانە هەمووی خاڵی گرنگن بۆیە ئەمڕۆ بەڕاستی کۆبوونەوەکی گرنگ بۆ کۆبوونی گرنگتریش ئەنجام دەدەن لەم چەند ڕۆژ gelekî spas دڵ بەخێن زۆر سپاس ئاڵا شالی ji ber rê